هەرچەند بمانەوێ لە باس و خواس و لەو برینانەی کە لە ژێر ناوی پێکەوە ژیان و ئەو عەقدانەی کە بە ناوی نیکاحەوە لە ڕووی یاسایی و کۆمەڵایەتیەوە ئیمزاکرێ بینە دەرەوە ناتوانین. ینی خۆزگە ئەبوو میدیای کوردی و بەرنامەکەی منیش ڕۆژ و کاتێک باتایە خۆشەویستی ئیمزای پێکەوە ژیان بووایە. منطق و عەقڵ و ئەخلاق سەرچاوەی یاساکانمان بوونایە، نەک بەویستی هەر گروپ و هەر تاقم و هەر بیر و ڕایەک یاسایەک بنووسرێتەوە و کۆمەڵگەی کوردی یا کۆمەڵگەی ئیسلامی پێپشڵەقێ و بە هەزاران کەس و بە تایبەت خانمان ببنە قوربانی تایە. لە ماوەی ڕابردووە من بۆ خۆم بەرنامەیەکم لەسەر بابەتی ئەو گرێ و گۆڵە کرد کە لەبارەی هەموارکردنەوەی یاسایی بە شوودانی کچانی 9 ساڵ. هەر لەو بەردەمی ستۆدیۆی خۆما من 6 کچم هێنا کە تەمەنیان لە 14 بۆ 9 ساڵ بوو. بڕواتانە بێ کە لە 9 ساڵەکەم پرسی خەوی تۆ چییە، هەر ڕووم نەهاو باسی دۆمی لەگەڵا بکەم. من لەم بەرنامەیە بە یارمەتی شۆخانخان زۆر ناچمە دیوە یاساییەکەوە، بەڵام زۆر بە پرسیارێکی سادا پرسم. ئەگەر قەرار بێ یاسا ڕێت پێ با، کۆمەڵگە ڕێت پێ با، وەشتەکانی تریژ ڕێت پێبەن، تۆ پیاوێک تەمەنە 30 ساڵە چۆن ئەتوانی هاوسەرگیری بکەیت و چۆن ئەتوانی لەگەڵ کچێکی 9 ساڵا بخەوی؟ لە یاساوە دەست پێ بکەین یا لە پێم وایە دکتۆر تەنها بە یاسا کێشەکان چارەسەر ناکرێت. نەشکراوە تا ئێستا. سپاس شۆخانی خان، مەمنونتانم. یەکەم شتێکە تێتە مێشکی مرۆڤ حەزرەتی عایشە و پەیغەمبەر صلی الله علیه وسلم تێتە زەهنی مرۆڤ و وەختێک گەرەک توێت دەست بۆی بۆم قسە ڕەنگەوە بزانن بەرانبەری ئائینە بیتۆ و شتێکی بێ ئەخلاقانەست. ئەو دوو کەسە دوو کەسی زۆر گیان، ئەو دایکی مؤمنینەوە ئەویش ئاخرین پێغەمبەری خواست و ئێمە ناتوانین قیاسی مرۆڤایەتی بە پەیغەمبەر بەتەنیا بکەین یا بە حەزرەتی عایشە. بۆ یەکانە من ئەگەر قسەکان مەکەم پراوێزێک دانن باس لەسەر ئەو دوو کەسە ناکەم و ئەو دوو کەسە باش بەردەوام بن لەسەر ئەو دوو کەسە من قسە ناکەم، چون نە لە سەردەمیان نابووم نە ئەیشتوانم ڕەئی خۆم لەسەر ئەوان بێژمەوە دانم مامۆستایان بژنی، وەلێ لەسەر ئەسڵی بابەتەکە قسە دەکەم. بۆەوەی کچێک بتوانێت شوو بکات ئەبێ بلوغی بێت و بلوغی یەکێکیان بلوغی جنسە کە بە پێگەیشتنی یەکدانە خانەی 23 کرۆمۆزۆمی لە هێلکەدانی کچێکە دەست پێکات و ئەوێتە عادەتی مانگیانەیە پریوت. ئەوە نیشان لە بلوغی جنسیە. وەلێکانە بەدوای ئەوە ئایا بلوغی جسمیش پێویستە بۆ بتوانێ مناڵێک هەڵگرێ، ئایا بلوغی ئەقلیش پێویستە بۆ بتوانێ خواردنێک خاستکە سفرەیەک بەڕێوە بوات، ئایا بلوغی عاتفی پێویستە بزانێ هەدەف لە زەواج چییە، مەوەدەت چییە، تەسکین چییە، سوکنا چییە، کەی بلوغی عاتفی ڕوەدات، ئایا بلوغی ئابووری پێویست نییە بۆ ئەوەی بتوانێت بە بڕەپارەیە کە پیاوەکە ئیدا بەدەستیوە سفرە و خوانی ماڵێک و مناڵێکی پێبەخێو بکات. بلوغەکان زۆرن، بلوغیانی پێگەیشتن مەچوریشن. ئەگەر ئەمانە بەرچاو بکەین لە بلوغی عاتفیوە دەستی پێ بکەین، یەکی لە نمودێلی بلوغی عاتفی ڕشتی ئەخلاقیە. ڕشتی ئەخلاقی کۆلبەرگ ێژێت لە 18 ساڵە تەواوە بێت. بلوغی شناختی یا معریفی یا کاگنیشن پیاژێژێ لە 18 ساڵە تەواوە بێت. بلوغی جسمی ئیتر خۆ دیارە بێت جسمی کەسەکە هەڵگری بارەکەوێت. کچی وامانەیە 15 ساڵی هێشتا جسمی بچووکە ناتوانێت هەڵگری باری منداڵ بوون بێت. کچی وایچمانەیە لە تەمەنی خوارە ڕەنگە جەستەیەکی گەورەی پێوێت. پێگەیشتن
ماڵتی فاکتریاڵیانی ئەشێ لە هەرمووی وەچەکان و تماشای بکرێ بۆیە ئێمە تەنیا پێوە بکەینە ئەوە کە ئەگەر تەمەنی گەیشتە تەمەنی بلوغ و تەمەنەکەیش بە نێوانگیرکردنی تەمەنی مناڵی ئەو سەردەما مەسەم بۆ نمونە بێژن 11 ساڵ لەم ساڵا بلوغە ئەوە شتێکی گشتیە بۆ تاکە بێت تەتبیق بکرێ و بۆ تەتبیقی تاکیش ئەبێ هەموو بوارەکانی تیا تەتبیق بکرێ جیاوازیەک وا لە ناوی مەرحلەکانی گەشەی مێشکی مناڵا وەختێ ژین مناڵی لە 0 تا 2 ساڵان 2 تا 6 ساڵان 6 تا 12 بەولاوە ئەمانە لە ڕووی دەروونناسیوە تاقیمان کرێسەوە بۆچوونی کەسەکان جیاوازەتیانە یعنی پیاژێژێژێ مناڵ مینیاتوری گەورە نیە ینی ئەمە ئینسانی گەورە نیە ئەوە بچووکمان کرێتەوە بچووکمان کرێتە کردوون بانێتە مناڵ بێژین مناڵ هەر ئەوە سە شتەکانی کەمترواتیان نە ئەسەن جیهانەکانیان فەرقی هەیە بۆ نمونە مناڵێک کە تازە تێتە دنیا یەک ڕۆژە 3 کیلۆیە لە هەموو دنیا تقریبان 3 کیلۆی 1 کیلۆی سەرە 2 کیلۆی لەشە ئەگەر ئەم مناڵە گەورە بێت و بێتە پیاوێکی 90 کیلۆ ئەبێ 30 کیلوی سەر بێ 6 کیلوی لەش بێ قەدوانیە بۆیە ناتوانانی بێژی مناڵ گەورە بووە هەر بەو قیاسە گەورە بووە یا گەورە بچووکێت هەر بۆ قیاسە بچووکێتەوە مناڵەکە تێتە دنیا دەستی ناگاتە بانی سەری چون سەر لە هەموو جێگە زیاتر گەشەی کردێ ئەگەر ئەمانە لە ڕووی جەستەیی و بەرچاو بکەین بابێن لە ڕووی معریفی چۆ بەرچاوی بکەین بۆچی لە هەمووی دنیا خوێندنی بیرکاری لە پۆلی یەکۆ دەست پێکە چون تا مناڵ نێتە 6 ساڵ ناتوانێت ڕیسکردن لە گەورە بۆ بچووک لە قرس بۆ سووک لە تۆخ بۆ کاڵ لە قەبارەی گەورە بۆ قەبارەی بچووک لە بەرز بۆ نزم فێر بێت تا ئەوە فێر نەبی نازانی بۆ سێها لە بینی چواروا لە بینی دووە چون لە 2 بەرزترە و لە 4 کورتترە ئەمانە اختصاسێکن مێشکی مرۆڤێک پێی نەگات ناتوانێت بیرکاری فێر بێ ئەم اختصاسە تا 12 ساڵ یەکسانە مناڵ تا 12 ساڵ ئەگەر گەرەک توێ بیرکاری پێفێرکەی ئەبێت لە بەرابە مجسم شتەکە بورێەوە دەسۆ لە ڕووی چیەوە یەکسانە تا مەبەستە نێرومە یەکسانە فەرقی نییە لە ڕووی بەشی معریفی ئینسانەکە و کێمێژن پێی نیگەهداری شەیئێک لە مێشکیا گیر بدا ئەم دێودێی بکە بۆ نمونە با تەمسیلێکی بچوو بکەم ئەم پەرداخە ئاوە لەگەڵ ئەو پەرداخە ئاوا یەکسانن ببوورە پەرداخەکەڵەگرم ئەگەر ئێستا ئەمەیان بکەمە دەوریەک هەرکیان یەکسان پڕوێ بیکەمە دەوریەک هەموو مناڵێکی ژووری 7 ساڵ یێژێ ئێستا ئەمانە یەکسانن کردە دەوریەک تا نێزیکی 7 ساڵ ئەوەی ها لە دەوریەکە ژێ زۆرترە یا ئەوەی وا لەمە ئەیکەی تۆ ناوی دووبارەیە ژێ یەکسانە ئەیکەیتە ناوی دەوریەکەی ژێ ئەوەیان زۆرترە نازانێ بەرزاییەکە پاناییەکە جوبرانەکاتەوە تا ئەم بەشە لە مێشکی ئەو دروست نەبێت تۆ ناتوانانی حەجمی پێفێرکەی بۆیە هەر بم بەرە حەقی بەزەواجۆ چیە ئەمە گەرەکمە تێگەیشتنی معریفی کەسەکە بێژم بلوغی معریفی کەی ئەگاتەوە وەختێکانە بێبوونی ئەم دوانە لێو بپرسمیەوە کیلوخێ قورسەیە کیلومو کامیان قورسەکەک دەرو یەکسانە بۆچی دێ خۆ تاقی نەکردو تۆ گەیشتی سە زەهنێکی مجرڕە دێژی مادامێ هەرتکیان 1 کیلون دوو چتی یەکسان لەگەڵ یەک چتاوە یەکۆ یەکسانن وەلێ مناڵێک وەختێ لێ پرسێژی کیلوێ خوێ قورسەیە کیلوێ مو یەژێ مو یا ژێ خوێ ناتوانێت دیارە نەگەیەسا و ئاستی معریفیە یەکێ لە ئەزمونونەکان لێوا هێمەیەکە نێژین مناڵ کەی ئەزانێ کوڕێ تاقیکردنەوەی کوڕبوون و کچبوون لە مناڵێکی هەمووی بینەرانی سا لەگەڵ منە تاقی بکەن تا ئەزمونێکی ڕاست و گۆی و درۆزنی من بکەن لەسەر ئەم بابەتە تیۆریە مناڵێکی ژێری 8 ساڵ بێرن بێژن پێی کوڕی یا کچی ئەگەر کوڕ بێژە کوڕم ژین چۆن ئەزانی کوڕی ئێوە نیە قژمیان کورد کردەوە ئەوە نیە جلی کوڕانەما لەبەر ئەوە نیە ئەحمەدم ناوە ئەوە نیە لە مەکتەبی کوڕانە دەرسخۆەوە نیە چەکمەیە ئەگەر کچ بێت ێژە کچمێژم چۆن نەزانی کچێژە ها قژم شۆڕە لیباسی پەمەیم هەیە تەکی دایکما ئەچم مکیاژەکەم و فلان و فلان ئێستا بیکەرە پرسێکی زانستی هەر لەو مناڵە بپرسە کوڕم خۆ تۆ کوڕی ئەگەر قژ و شۆڕکەم ناو بکەمە لەیلا بووەم لە مەدرسەیەکی کچانە ناو بنووسم ئەو وەختێژێ وەختەومە کچ لە کچەکەیش بپرسە گەشت قژ کورتکەمەوە ناو بنەم ئەحمەد جلی کوڕانە لەبەرکەم سیلاحێکە بۆ بسێنمە وەختێژە وڵاومە کوڕ بێڵە ببێتە 9 ساڵی 10 ساڵی بێژە کوڕی یا کچێژە کوڕم بێژە چۆن نەزانێژی عیبە
هەمووی دنیا هەواسە نەک بێژی فقط گەڕەکەکەی هێم هەواسە لە گەڕەکەیوانی بۆیە وتم خەڵکیان پێ و تاقیب بکەنەوە ئەمە گەشەی معریفی گەشەی هەستی گەشەی شتەکان ئێمە لە دەروون ناسیا تاقیمان کرسەوە بلوغی عقلی لە نێزیکی 16 وردە دەست پێکا بلوغی جسمی لەو نێزیکە دەست پێکات بۆیەکانە ژنێک حاملە ئەبێت هەڵگرتنی مناڵێک لە لەشیا لە ڕەنگەم کچێکی گەرمەسیێری لە 9 ساڵانە بتوانێت حاملێ بێت ولی ئایا جەستێت توانێ مناڵی هەڵبگرەیە ڕەحەمی ئەدرێت یا سەقتی جەنینەکات یا تووشی کێشە ئەبێت باشە دکتۆر جوابی پرسیارەکە نایەمەوە گەر بە کورتی جواب میتۆ جوابم بەرەوە گەرنای خەمە دواتر ئەو دیوە سایکۆلۆجیی مەسەلەن پیاوێکی 30 ساڵ گریمان یاسا ڕێی پێەیە ئاین ڕێی پێەیە پیاوێکی 30 ساڵ چۆن ئەچێتە پشتی سەریەوە کە ینی لەگەڵ کچێکی 9 ساڵا بخەوێ بەڕاستی بە نەخۆش لە قەڵەمەی لێو پیاوە من ێژم حەزی ئینسان ناژم نەخۆش وەلێکان ێژم ئەم ئینسانە ناگاتە خۆشببختی لەبەر ئەوەی دوو جیهانی معریفیە ینی ئەو جیهانەی پیا و ڕۆیاکانی لەو سەردەماتیا وێناکاو بە دوایچە ئەم هەر نازانێ ئەو ڕۆیاە لە چیە تا بەجێبەجێیکە هەر ئەسڵان هەنگاو ناناتەوێنە با منش بیکەمە پرسیارێ بۆ تۆ شووتیەک گەرەک توێ بگەیە نەگەیوێشە چی بکەین ئەبێت چاوەڕێ بکەی بگە ئەم مناڵاشێ چاوەڕێ بکەی بگات تا بتوانێت ئەو پیاوە خۆشببخت بکات مشکلەکە لەوایە ئێستا بەپی ئەم یاسایە بەپی تێڕوانینی بەشێک لە کۆمەڵگەی کوردی کارەکە دروست نییە کارەکە دروست نییە کارەکە ئەو کورتەکەیسی کارەکە دروست نییە حتا کچەکەیش ڕازی بێت لە ژوورنەکە شێ بزانێت دروست نییە کارەکە وە پیاوەسی ساڵەکە بێ بزانێ پێوە چییە بۆی کە بزانی ئەم کچە پێگەیوە بەڵێ بەپێی ئەو ڕێکارانی کە لە ناو دادگایە هەیە و بەپێی ئەو یاسا کارپێکراوانەی کە ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە ئێمە لیژنەی توبیمان هەیە لیژنەی توبیەکە بە تایبەتی ئەو کچانەی کە خوارد تەمەنی 18 ساڵن لە هەرێمی کوردستانە 16 ساڵە لە عێراق و بەپێی ئەم تعدیلە تازەیە کە بەداخەوە ڕای جیاواز و ڕای بەجێی هێشتۆ بۆ سنی بلوغکە وەکو باسی کرد دکتۆر بلوغ زۆر ڕێگەی جیاوازەگرێ تێگەیشتنی جەستەییە تێگەیشتنی عەقلیە چۆنیە کە ئەمە تەنها ئیشی دادگا و ئیشی شەرع نییە کە دیاری بکە ئەم کچە ئێستا کاتی هاوسەرگیریەتیان نا ئێستا سەردەمی زانستە سەردەمی ئەوەیە کە لە ڕووی تەندروستیەوە بێ بیسەلمێنی کە ئەمە لە ڕووی جەستەیی و لە ڕووی عەقلیەوە ئەم کەسە ڕێگە پێدراوە کە هاوسەرگیری بکە کە بەڕاستی ئێستا بەداخەوە لیژنە پزیشکیەکان ئەوەنە تۆکمە و بەهێز نین تەنها زۆر جار بە فەحسێکی ئەوەی کە بۆ ژنان ئەکریان بۆ کچان ئەکرێ کە بزانێ هێلکەیانی تەواوەیە تەواو نییە ئەڵێ بەڵێ ڕێگە پێدراوە لە ڕووی جەستەییەوە و زۆر فەحسی تر پێویستە کە بکرێ لە ڕووی عەقلیەوە تا چەند ئەمە گەشەی کردو تا چەند ئەم پرسیارەتە و کێشەکەمان لە ئێستا تەنها بۆ کچان نییە ئێمە کوڕانیشمان هەیە کە خوار 18 ساڵ هاوسەرگیریەکەن کە تەنها ئەوەی کە ئێستا وەکو عورفێک وەکو یاسایەک جێبەجێکرێت تەنها کچانی خوار 18 ساڵ ئەنێرێن بۆ فەحسێکی پزیشکی بۆی بزانن گونجاویان نا بەڵام کۆمەڵی کێشەی ترمان هەیە کە تەنها لە ڕێژنەکۆ دەرناکەوە کە هەنێ جار کێشەکان لە دوای هاوسەرگیریەوە کوڕانیشمان هەیە خودت پیاوانیشمان هەیە کە کێشەی تەندروستیان هەیە بۆیە بەڕاستی زۆر جار کە کچێکی خوارد تەمەن 15 ساڵ یاخود تەمەن 15 ساڵ دەرئەکەوێت لەوەی کە لە ڕووی جەستەییەوە کاملە و ئەتوانێ هاوسەرگیری بکە بەڵام کە فەحسێکی پزیشکی ئەکرێ ئەڵێ هێلکەیانەکانی هێشتا وەکو مناڵێکە هێشتا گەشەی نەکردووە بۆیە پێویستی بەوەیە کە زیاتر گەورە بێ بەڵام ئەمانە بەڕاستی لە ناو تەقریرە توبیەکان و پزیشکیەکانی ئێمەیە ئەمەنە بە جوانی نانووسێت تەنها یان ئەڵێ بەڵێ ڕێگە پێدراوە هاوسەرگیری بکە یان ئەڵێ نەخێر هێشتا میاوێتی بەڵام هێشتا قسانی کە جەنابتێکی ئێمە لە کاتێکا کە خێزانەکەی کە بەتەمایە کچە مناڵەکەی بابەش و تۆزێک بیرکردنەوەی باشتر لەو خێزانی کە بە پرسی دوو مام و باوچەی یابەش و بەڵێ ئەمە ئەوە باسی ئەو دۆسیانە ناکەین کە لە دەرەوەی دادگاکان هاوسەرگیریەکەین ئێمە باسی ئەو ڕێکارە یاساییاکەین کە یەتە ناو دادگا و خوارد تەمەنی 18 ساڵە و وەکو باسم کرد ڕاستە موافقی باوکی ئەوێ کە وەلیە بەڵام پێویستی بە تەقریرێکی توبیە کە بیسەلمێنێ ئەم کەسە لە ڕووی جەستەییەوە قابلیەتی ئەوەی هەیە کە هاوسەرگیری بکە دوای ئەوەی کە پرۆسی فەحسی خوێن و ڕێکارەکان ئەنجامەدرا بەڵام ئێمە ژمارەیەکی زۆر حاڵەتمان
کێسمان هەیە هەر لەم ڕۆژانەیە داواکاری گشتی لێکێک لە شارەکانی هەرێم باسیەوەی کرد ژمارەی زۆر کەیسمان هەیە کە 11 و 12 ساڵن هاوسەرگیریان کردو لە دەرەوەی دادگاکان ئەی ئەوانە چۆن چارەسەرەکەی چۆن چارەسەر بەڕاستی ئەمە یەکێکە لەو کێشانەی کە ئەمانوێ بچینە ناو ئەسڵی بابەتەکەمانەوە کە هەمواری یاسای باری کەسێتیە کە بەم نزیکانە کرا لە پەرلەمانی عێراق دوای ئەوەی کە گفتوگۆیەکی زۆری لەسەر کراوە دژایەتێکی زۆر کرا لەسەرەوەی کە ئەم یاسایە دژی مناڵانە پێشێلکردنی مافی ژنان و مناڵانە چونکە بە هەمان شێوە باس لەواکە کە سنی هاوسەرگیری یاخود تەمەنی هاوسەرگیری کەم ئەکاتەوە بە پێی مەزهبەکان دیاریەکە و مەزهبی شیعەمان هەیە و مەزهبی سونیمان هەیە و لەناو مەزهبی شیعە لای زۆربەی مامۆستایانی ئانی و لای کۆمەلگای ئێمە ڕوون و ئاشکرا کە مەزهبی جەعفەری بڕیار بەدەستە لەناو شیعەکانە کە لای ئەوان لە سەر و تەمەنی 9 ساڵیەوە ڕێگە پێدراوەکە کچ هاوسەرگیری بکە و ڕوشیاوە هەبووە لە ناو خۆیانەوە باشە بە بۆچوونیەوە کێشە نەماوە لە عێراقیانی ئەوە نەبێ بەداخەوە ئێمەش زۆر قسەمان لەسەر یاسای جێتە پێشەوە یاسا لەسەر زەڕوریەت دێتە پێش بەڵێ کە ئێمە یەک دنیا کێشەی کۆمەڵایەتیمان هەیە یەک دنیا کێشەی یاساییمان هەیە یەک دنیا کێشەی ئابووریمان هەیە لەناو هەموو کێشەیە هەستاون دەست ئەبن بۆ پرسێک کە هیچ کات کێشە نەبووە لە ناو دادگاکانە چونکە ئۆتۆماتیکیان لە دەروی دادگاکان هەر کراوە ئەم هاوسەرگیریانە هەر ئەنجام دراوە بەڵام ئەوانەیە نوێ بەرگێکی قانونی پێ بکەن بەوەی کە زیاتر بخرێتە ناو کۆمەلگاکانەوە بەوەی کە کچ لە تەمەنێکی زۆر مناڵە ئەتوانێت هاوسەرگیری بکە و بەداخیشەوە لێرە و لێوێ ئەیبینی لە ناو سوشیال میدیاکانەوە لە دوای دەرچوونی ئەم بڕیارەوە تەنانەت ئەوانشی کە لە ناو هەرێمی کوردستانان زۆر خۆشبەختی خۆیان دەرەبڕن بەوەی کە ئیتر ئازادن ئەتوانن کچی تەمەن 15 ساڵ بێنن کچی تەمەن مناڵ بێنن و ئیتر مافی ئەویان هەیە زیاد لە ژنێک بێنن کە دوایش ئەچینە سەر ئەو بابەتە دەستیان بردووە بۆ ئەم بابەتە کە ئەمە جارێکی تر کۆمەلگا دابەشەکاتەوە لەسەر بوونی مەزهب بەوەی کە تۆ چ مەزهبێکی چۆن نەتوانی بڕیار بێ و ئەوە کەسەی تر چ مەزهبێکە و ئەمە تەنانەت ڕگاتە ڕادەیەوەی کە سیراعی دروستە بێ لە ناو مەزهبە جیاوازەکانەکە لە عێراقاژی باش دکتۆر بنەما یەک دوو جاری تیژەم پرسیارم کردووە ئەنتێ جاریش هەندێک پرسیار کە ئێمە یکەین دکتۆر یعنی ڕەنگە سەرلەبەری تەمەنی ئیعلامیمان باجەکەی بین و بە جۆرێک لە جۆرەکان جۆرێک لە دژایەتی نادروستی بەشێک لە مسلمانان بۆ خۆمان پێیا بکەین بەڵام ئەیکەم یەکێک لە هەڵبەتە و پرسیارە لە جەنابیش دەکەم ئەگەر وەکو مامۆسا هاوڕابووی لێت ناکەم بەس ئەگەر وەکو مامۆسا نەبوو ڕایەکی ترێ هەبوو پێم خۆشە دوای مامۆسا جوابم بیتەوە یەکێک لە بیرکردنەوەکان یەکێک لەو بابەتانی کە خەڵک یا بڵێم مسلمانان و ئەو پیاوانەی هەواداری ئەو جۆرن لە هاوسەرگیریە پەیڕەویەکەن ئەو باس و خواسەی زەواجەکەی پێغەمەری ئیسلام صلی الله علیه وسلم لەگەڵ کچەکەی ئەبوو بەکری سدیقایە کە قسە و باز زۆرە ئەڵێن 9 ساڵ بووە 10 ساڵ بووە 11 ساڵ بووە و ئەگەر قەرار بێ بۆ پێغەمەری ئیسلام ڕەوا بێ بۆ مسلمانێکی تر ڕەوانە بێ ئەوە چۆن ئەوە نوقتا کاک دەڕون لە بدرەنگا تێنیقاشکردن فقه ئیسلامیدا و تاریخی ئیسلامیدا لەسەر دە ئاستا تێنیقاشکردن ئاستی یەکەم گەلۆ ئاثابتە گۆ ئەو حالەتی زەواج ئەو تەمەندە دروست بووە یاننا برگو ئەو نقطەی گۆ ناف خەلکێدا مەشهورە ئەنو پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام عەقدی زەواجی لەگەڵ دایکی عائیشە کردە تەمەن 6 ساڵی بوو و زەواجی لەگەڵ کردە 9 ساڵی بوو بەنا بیها ینی هاتە هەستن ینی ئەو نقطە نەجهێ ئیتیفاقیە الجەم علەمائی مسلمانە تبلغ أو حديثة صار زماني عائشة جهات رواية كرن دو بخاري ومسلم ديجي أو روايته ولكن أو روايته نجه تسليمية جو صدى صد أو قصر راسطة وبوجه نقاش دجيل قالك علماء وقالك أبحاث ودراسات سروينات درست كرنا وقالك دراسات جي دانا ديار كرن ومن بخويك جوان كسام ميل دارم إنه عائشة دكاتي جو زواجي كريا القلب يخمر عليه الصلاة والسلام تمني خوحيج ده صالبو نلقوري أو حديثي جو بخاري ومسلم دي ديار كرن وقالك أسباب ودلائل هنا حيج ده صالبو القوري بكيماني حيج ده صالبو البرقو يعني أو أدلين زياتر يشبه
زیاتریش بۆ يعني بكيماني حيج دا صال يعني برقو أوا نقاشي هن بابتا دكن فرق عمري بين عائشة وأسماء خشكي عائشة وروايتك هي أغلبي زاروكي أبو بكر قبل إسلام هاتنا دنيا وكاتي قبل إسلام هاتنا دنيا أي بيخمبر عليه الصلاة والسلام سيجد صالة المكان مكرم جياني كريا شون تبو من بيجين نه صالة يعني فالزور هناك اسباب هنا احتمال انها نكاتي باش يعني اصله فصلكي هجده بو سروبو اصلي كم موضوعي او عمره او تمناك بو زواجنا اصلك ثابته وخلافك مظنسر او نقطه هي نقطة دوم ورنسر أو كسي اعتبار كرن قبولي كرن أو حديث بخاري ومسلم إنه بيخنبر عليه الصلاة والسلام زواجي كريا القل عائشة تمنى صالبه أو قسمة فيجا أو قسمة جدو قسم كسكي هيا وأو رأي جمهوري فقهاء دبيجي أو فعلي بيخنبر عليه الصلاة والسلام وفعلي بيخنبر عليه الصلاة والسلام فعل اقتدائي بحمم مسلمان وحمم مسلمان ذكرن أو اقتدائي بيخنبر عليه الصلاة والسلام بكن رأي الدوام ورأي عالمك جوريا وعالمك هم عراقية جي عبد الله بن شبرمايا ديدي ياركرن انه أوا خصوصيتك كش خصوصيات بيخنبر عليه الصلاة والسلام أوا بو برسيفي أو هردو نقطة كي سيم درباسي أو هردو خالد بي موضوعي إثباتي عمر وموضوعي أجر ثابت بخصوصيته بو بيخنبر عليه الصلاة والسلام آية قشتية خالك سيمتي ميدان باش أو خصوصيته متخابو باسكا يعني قسمك علماء بيجي أو تهيبتية بو بيخنبر عليه الصلاة والسلام يعني بوا بلام بس بو بيغمر بو أو إيمان داره إنه أو نقطة بوا ولكن أو نقطة نبو قشتية نبو خلك أو تهيبت القلب بيخنبر عليه الصلاة والسلام وهن تهيبت أما يشجني لمبرري بشكل بلو بيواني بيخنبر عليه الصلاة والسلام نهجين جياني مسموحة أغلب علماء هريك عالمك إمامك قانوني حتى قانوني كردستان وقانوني العراق بيجي أو خصوصيات بو بيغمبر عليه الصلاة والسلام يعني أما بس بو بيغمبر بو صلى الله عليه وسلم فقط بو بيغمبر عليه الصلاة والسلام يقول لي رأيي إمامك وعالمك قالك جوريا أهل السنة وجماعته نا شيعية نا جعفرية نا شيء إيمانك عبد الله بن شبرمة وهم عراقي يجي يعني هالإمامك عراقية جناب خالي السيم بهي حزدكم تأكيد بكم داخوازا ليبونيتكم كاك دارون أجر افتراض بكن ما قبولي بكن اسلام قبولي بكن عائشة تمنه صالب زواجكر وممهاوراين جلجوري نريني مذاهب شارق ودبيجن أو نخصوصية دبو بيخمبر أو واجبة نواجبة لجوري عرفي شرع مباحة سؤالي الدوم حقي قانون هيا حقي برلمان هيا حقي دستهلات دار هيا حقي إمام سرو كونش نافي لديكن تقليدي مباح بك أنا حقي هيا اتفاقي فقهية حازدكي برا نخصوصيتي بو بيخنبر عليه الصلاة والسلام حازدكي برا قشتي بنريني فقهاء بري هزار صال وابو كلتوري وابو نقطة كي زور جرينجي بو مهيا فقه ملاحظتك لقوري نص مصلحتي إنسان أمره مصلحتي إنسان ومصلحتي أو زارو أو منال نلوي ثمانية حقي إمامي هيا حقي برلماني هيا سنكي معين لقوري بيشكتني علم لقوري بيشكتني زانبون لقوري تختوري وتندرستي قرارك درخي ما مستين آيني احترام والتزام جديد باش برسياركم يا خوق ساك ناخو قصانك خوق ساك برسياركم لدلاي برسيارك بيخدوي او قصاني من ديك باش طبعا اما الحديث في غمرده صلى الله عليه وسلم متن مان هي واسناد مان هي متن دقي حديثك اسناد بيا وكانك روايات عن كردوا كاتك حديثك دلين صحيح مثلا للبخاري ومسلم دا او بياوانك او حديثي عن روايات كده حموي بين شرطيان تدا هات تجي لوي او حديثه بصحيح داد اندري استلو حديثي عائشه قرف ذي بسيط هي لسر رجالة كان أو لا دو لسر متني حديث ده براستي ما أنا مثلا مصطلح كان ببور النجر عندي أو هاي يعني مضطربة مثلا بون من مدرجة أواني أو قرف ذي تسر دقي حديثك دقي ما تسندين حديث من هي رتكريته إسنادك صحيحة بيا وكان بلا متني حديثك صحيح نية لو يزور بيع علماء فرموا صحيح الإسناد بس أو نقطية أو تسر بابتي تماشاكا أو قصي كيستا دقر مصر لوجو تمتني حديثك بحقيقة إستاتو تماشاكا تمني عائشة أجر نو صالبي وكل رواياتك دهات هو استمروا تماشاكا نو صال ده كسي ابتدائي بله يعني كس أمادي كسي خوي بس ابتدائي بشوف ده
يعني هو وەک واقعی ژێستە لە کوردستان زۆر زەحمەتە باشە بەڕەوا ببینین لە بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم قسەکەم ئەلێرەیە تەماشاکە پێغەمبەری خۆی صلی الله علیه و سلم کە دەڵێن 9 ساڵ بۆ عائیشە تەبەری و کۆمەڵی لە مؤرخین دەفەرمون هەموو ئەولادی ئەبوو بەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لەوی پێشی هیجرەت لەدایک بوونە کە پێشی هیجرەت لەدایک بوون یعنی لای کەمی 10 ساڵی لۆوێن دەردانی کە ئەسما 10 سال لە عائیشە گەورەتر بووە ئەگەر 9 ساڵی لۆداری و 10 ساڵی 19 ساڵ و 2 ساڵیش پاشی هەنجینە 20 ساڵ بەسەرەوە بووە یعنی ئێستا ئەمە حتا پێغەمبەر صلی الله علیه و سلم لە ڕیوایەتی نەسائی تەماشا قسەیت لۆ بکەم تۆ پرسیارەکە ڕاگرا پێغەمبەر صلی الله علیه و سلم کاتێ دەچنە داخوازی فاتیمە ئیمامی ئەبوو بەکر ئیمامی عومەر خۆیان هەردووک چوونە داخوازی فەرمووی ئینەها سەغیرە و زۆر گچکە جارێ بە شووی نادەم دروستە یعنی خۆی پێغەمبەر صلی الله علیه و سلم دەقی لەسەر هەندێکە داناوە ئەگەر ئافرەتێک گچکە بوو جارێ بە شووی مەدا خوا با بچینە سەر ئەوە چکە لەسەر ئەوە زۆر بە کورتی پێغەمبەری خوایەکێک لە کچەکانی خۆی نەیهێشت ینی بەو شەرتە یای بەشوو کە ژنی بەسەر دەهێت خۆی بەڵێ ینی ئەمانە وا تەفسیرکەین بۆ کۆمەڵگەی ئێستاوە نیە دکتۆر ینی لەسەر مینبەریش ئەم قسەی کرد کە ژنی بەسەر نەیە بەڕاستی ئەمە ئەتوانین بڵین ئەمە بەس بۆ پێغەمبەری خوا ینی ئەمە هەر تەنها بازنەکەی ئەوە ئێمە ناتوانین هەموو شتەکانی ئەو سەردەما کۆپی بکەینە ئێستا و ئیشی پێ بکەین ئەتوانین وا بکەین یان ئەتوانین بڵین سەردەمی خۆی بۆ خۆی سەردەمی ئێستا بۆ ئێستا نا ئەمە هەر شتێک پێغەمبەر کردی صلی الله علیه و سلم پێ ملتەزیمن بەڵام وەکو ئەمر ئەگەر فەرمووبی بەڵام ئەگەر وەکو فعل کردبی باشە ئێمە بابینە سەر تەمەنەکە چکە ئێستا کێشە گەورەکەمان تەمەنەکەی و پرسیار لە تۆکەم تۆزێک ڕێ بە خۆمەیان پرسیارەکانم چوزانم ڕاشکاویەکی دینی تیا بێ لە بەڕووی جەنابیشە باڵاپۆشیت و ملتەزیمی بەدینەوە بۆیە ڕێ بە خۆمەیەم دکتۆر باشە قسەی ئەخیرە بکە بەس بیرێ نەچێ ئەم پرسیارەیەم بەپی حەدیسەکان تەمەنی عایشە لەسەر و 20 ساڵەوە بووە ئەی پێغەمبەری خوا لەو سەردەما چەند ساڵ بووە تقریبا پێغەمبەر صلی الله علیه و سلم تا وفاتی 63 ساڵ بووە ئەوسافتە لە 40 ساڵی وحی لۆ هاتی و 23 ساڵیش تقریبا چەند بووە لەو سەردەمەی کە ئەو ینی زەواجی لەگەر عایشە کردووە 53 ساڵ 53 بەڵێ ینی ئەمە ئەڵێم دین لە شوێنی خۆی بەڵام ئەمەوێ ینی بگەینە ئەو شوێنە بۆیە تۆزێک تەلەکو ئەەکەم لە قسەکانمان کە خوا نەخواستە شتێک نەڵم چکە باسەکە پێغەمبەری خوایە بەڕاستی صلی الله علیه و سلم پێغەمبەری خوا لەو سەردەما ئەمەی کردووە ڕەنگە سەرکەوتوش بوو بێ و نەجاحەتیش بوو بێ و پرۆسەکەش گەیشت بێتە مەنزڵ بەڵام لە ئێستایە بەپێی یاسا خانمێکی 20 ساڵ لەگەڵ خانمێکی 53 ساڵ و پرسیار لە جەنابیش دەکەم ئەڕوا بڕۆیەوە زەواجەکەیان تەندروستە خانمێکی 20 ساڵ و پیاوێکی 50 ساڵ بەڵێ 53 ساڵ بەڕاستی وەکو باسمان کرد نەخێ لەم سەردەمەیە گونجاو نییە لە بەرەوەی گۆڕانکاری بەسەرا هاتووە ئەکرێ جیاوازی تەمەەن 5 ساڵ 6 ساڵ 7 ساڵ هەبوو بێ و هاوسەرگیریەکەیان سەرکەوتوو بوو بێ بەڵام ئەم تەوەنە جیاوازە وەکو دکتۆر باسی کرد گەشەکردنی عەقلیان جیاوازە تەنانەت تەسەڕوفاتی ڕۆژانەشیان جیاوازە ئەو لە هەنێ شت ینی بەپێی یاسا وەکو چالاکوانێک بە باشی نازان نەخێر باشە قسەی ئەخیرە من قسەی خیریانی خاڵی طبعا من لەسەر مەسلەی سنەکەش یان ئەگەر تەماشا بکەی ئێمە لە شەرعدا زۆر خەزەکەی ئەوە بە غەڵەت دادنێ مەسەلەن دەڵێ قانون 18 ساڵی داناوە شریعەت 15 ساڵ لە بۆ بلوغی داناوە خۆی هەردووشی هەر شەرعیە سەتانوهەتی ئیشەکانی قانون لە شەرع وەرگیرایە ئێستا مەذهبی حەنەفی مەذهبی مالیکی سنی بلوغ لەکنیان 18 ساڵە و تەکالیفی شەرعی کە لە کسەری دەکرێت 18 ساڵە باشە یعنی ئەوە عیلاقەی هەردووچی بە شریعەتدایە نەکبری یەکی بە قانوندا یەکی بە شریعەتدا دوایە لە قانونیش هەمانە برن بۆ نمونە ئەگەر کەسە خواری 18 ساڵ بوو بەڵام جسمی نمو گەشەی و هەیکەل و ئەوانەی هەبوو قانونی ژمارەیەکە دکتۆر قسە بابەتەکە لێرەیانی کچێک ئێستا تۆزێک تەماشای هەیکەل بێ بەڵێ کچێ بە هەیکەل نیە و 30 ساڵیش ئێوزا قەیدی ناکە ئەمە چی دێن دەڵێنەوەی بە هەیکەلەکە وی گونجاوەکە قانون ڕێی پێدا قانون یاسا ڕێی پێدا یاسا مە شەرعمان باس کرد جا لێرە من مەبەستم یەک شت مابوو ینی بۆ نمونە ئێستا بڵێن زۆر جاری وە گرفت لەسەر ئەوە دروست دەکەن ئایا ئەگەر شتێک وا کرابوو لە شەریعەتدا دەقێکی لەسەر هەبوو دەکرێت مخالیفی ئەو شتە بکەین من هەندێک نمونە درۆ دەینەوە یعنی لە ناحیە شەرعی هەمانە مەسەلەن بۆ نمونە پێغەمبەر فەرمووی صلی الله علیه و سلم لا ضمان على مؤتمن ئەگەر کەسێ ئەمین بوو هیچ زمانی لەسەر نییە لە سەردەمی عەلی کوڕە ئەبی تاڵیبە وەزع خراپ بوو ئیمامی عەلی بڕیاریدا بڕیارێک بە پێچەوانەی ئەو حەدیثە فەرمووی هەر کەسێ شتێکی لەکن ون بوو لێ فەوتە ئەبێ بداتەوە صاحبەکەی فەرمیان پێغەمبەر فەرمووی صلی الله علیه و سلم لا ضمان الا على مؤتمن فەرمووی لا يصلح الناس الا ذاك خەڵکی ئیسلاح ناکە ئیلا ئەوە نەبێ
بڕیاریشی لەسەردا و بڕیارەکەشی جاری بوو کاتە ئێستا ماگەڕ و بمانێ بۆن بوونە شتێک دەربکەین لە مەسلحەتی خەڵکدابی حتا ئەگەر پێچوانەی دەقیشدا بەڵام مەسلحەتەکە بەقوت بێ بەس دقیقە مەجالمدا مەسلحەتەکە بەقوت بێ حاکمی مسلمانان بێ بڕیاری لەسەر بدا دروستە ئێستا من میسالێکت لۆ دەینم پێغەمبەر صلی الله علیه وسلم داوایان لێکرد سعر لەسەر شت دابنێ سعر لەسەر شت دابنێ داینە ناو ڕەفزیشی کردەوە لە مەزهەبی مالیکە فەرمێت دروستە ئاعتیادیە ئێستا هەموو دنیا پێ و پابندە سعر لەسەر شت دانان شتێکە کەچی پێغەمبەر صلی الله علیه وسلم داشینە ناو و مانعش بوو فەرمووی نام هەوێ داینم چونکە مێ بگەم بەخوا لە ڕۆژی قیامەتدا حەقی کەسم بەسەرەوە نەبی ئێستا ئەگەر سعر لەسەر شت دانێنین دنیای بازار چی لێ دێ کە دامان نایە باشە لۆ دەکرێت لە سعردانێ لە ئەمیندا من دەیان میثالی وان پێیە تێدەگەی کوردومانە کەچی لە مەسەلەی زەواجەکەشە زۆری احتیاجی باشە پرسیاری شۆخان خانە لێ یەکەم ینی لە ئێستایە لە ئێستای ژیانکردە خانمێکی 20 ساڵ لەگەڵ پیاوێکی 50 ساڵ گونجاوە زاوە گونجاوە لای ئێمە گونجاوە لە ڕووی شەرعیەوەدا هیچ ئیشکالیەتێکی نییە و ئافرەتەکە بالغ بۆ پیاوەکەش احتیاجە بەڵام ئایا ئەتوبرێ ئەو زەواجە سەرکەوتوو دەبی هەردوو تەڕەفەکە تێدا مۆفەق دەبن هەمانە تێدا مۆفەق بۆ هەشمانە تێدا مۆفەق نەبووە ینی دەگەڕێتەوە سەر شەخسەکان بڵێم ئایا ئێستا ئێمە وەکو مامەستایەکی ئاینی ئەو نوع زەواجە دەکەین بەڵێ دەیکەین باشە ئەی با بڵین خواروترین تەمەن جەنابە مارەکردنەکەی بەڵێ باشە خواروترین تەمەن ئەگەر خوار 18 ساڵە مارە کردووە بەڵێ ئەوەش کراوە بەس ئەمە دائیمەن ئەو گرفتانەکە هەبیتنە لێرێنە لای قانون دەڵێن بڕۆ لەوێن دەربیکە ئەو جە دوایوەرەوە ئێمە لە بۆ دەکەین کە ئێستاش لە کوردستان و قەرارە دەرچوو یانە بێ بیدایەت لەبەرەوەی مارە ناکەین چونکە لەبەر نەخۆشی تاڵاسیمە ئەو شتانە ئەبێ حاکم بڕیاری لەسەر بدە فەحسی خیم بکەن ئەو جا دێتەوە لای ئێمە ئەو گرفتەمان تقریبا لە کۆر بوویتەوە جان یەکش نقاطی گۆ کتابین فقهی بەحث دەکەن گۆ تحدیدی سنی زەواج ناکەن وبداخوا جارنا هن جوراد فقهي ده هي مثلا وكي نمونا فقهي جعفري فقهي جعفري شو خصن مين يعني حتى مرضعة بيجي يعني وقت يقول بافي إذني بدي ولي إذني بدي بداخوا وقبولي دكن يعني رأي خوي تانية رأيكي شير دخي رأيك شيء خدش ترازي شير دخي رأيك بو او يكا يعني لكن يك نقطة بدقرينجا بوتا بحث بكم كسي قد تحديدي زمن ناكي يعني قوري مذهبي جعفري قد بيجي يعني حتى مرضعة بيجي شير دخويجي شرطك هي او شرطك هي شرطي ولية ولي يعني بافي بله باعتبار بافي ويقيم بسر مصلحتي او منالة يعني اعتبار دكي منالة ومصلحتي خو نازاني بو يك ولي لازمه يكجي شرطي ولي أوا جو إنسانك بالغ بي عاقل بي راشد بي يعني تيجهشتي بي بو خاطري مصلحتي أو منالة بباريزي آية أو منالة بيوستي بجنسي هي طبعا خير أجر نية بوش باف تجاوزي أو حقدك ديمك إنسانك دو ولايات أخذها ظالمة میشەویست پرسیارێک لە مامۆستا بکەم لەسەرەوەی کە پاڵپشتی قسەکانی دکتۆری کرد و لەگەڵ ئەوانیە کە کچ لە تەمەنێکی زووە لە بەرەوەی بلوغ ڕەئی جیاواز هەیەوە لە هیچ ئاەتێکی قورئانە باس لە تەمەنی زەواج ناکات تەنها باسی بلوغەکە و بلوغیش وەکتمان ڕەئی جیاوازی لەسەر بە پێی مەزهەبەکان کەواتە تۆ لەگەڵ ئەوانیت کە کچێک لە تەمەنی 9 ساڵ هەر خۆشە باس لەوە کرد ئەی بۆ مامۆستایانی ئاینی هیچ کام دژی ئەو پرۆژە یاسایە نەبوون کە لە پەرلەمانی عێراق دەرچوو آخر خوي دقريت وسر أو مثلا مريمبون من أو ما مستعينة تاسن لسنا أو واقع داجيا وشار زايتي ده هي براستي يعني يستلقى الرزم لبوي زوري هي دراستي حتى لدو حديثك عايشش نكردوا أمن بخوم دراسة مكردوا بدوي ده شوما يعني بحثم لسري كردية كبزانم آية أجر تثبيت ببا حديثك صحيح وببي إشكاليش ببوايا ففعلا مش همنا وقسيم ذكرت بس أمن يستدهين ما أمري واقع ظلم حتى لروي عقلية وتماشاك خنابي حديث ابن تيمية كتابي جدانا رحمة إخوائي لبي تعارض العقل والنقل شاردم مجلد أو كتابه وقت خوي وكبز لسروي كعقل ونقل كقرآن وحديث بيتسوانيا ني أبد كان قاعدة شي لبو هندي كدار رشتوا استكتب بي بون مونا بلي والله نوصل آخر نوصل استأمن بون مونا كاكدور أجر أقصيبكم بلم نوصل جائزة بمن بلم ما مستكتك يخد بنوصل وشو ديد لمنا والله دي كوي بجواز ديلو على ولا ضل ما بو برسيارة ويستن بلم جان من يك نقطة ديجي إثارات بكم استاذ زانبون خوندين علم استبوا ضرورتكش ضرورتي انسان هم بو افرتجي هم بو بياوجي دحيج ده صاله ده انسان خوندني خو تواو دكي ونيا تواو ناكي وقتي جو كاتي جوون بعمري 16 سال 14 سال 15 سال ضدنا الزواج اوايا ونو محروم دكنج موضوعي تعليم ومتعليم ضروري بعمل لي برسم ده بعمل لي برسم بوخ كتشيك
خوێندن گرنگە یان زەواج؟ بۆ کچێک نازانم وەێ بۆ مرۆڤایەتی کچێک تا خوێندنێکی مامناوەند تەواو نەکات بە پێی سەردەم کەمی هەیە وەکوێ بلوغی خوێندنی نەبێت بۆیە ئەبێ ئەوە بکوێتە بەری زەواجەکەوە بۆ ئام لە ڕەنگە کچێک هەرگەرە کوێ نەخوێنێ هەر زەواج بکای سا هەمانە 9 ساڵان خۆی داوای شووەکە لەبەر نەزانین داوای شووەکە خۆ هەموو داوایەک ڕەوانیە داوای ناڕەوایشمانەیە کەسێکە مناڵێکە فیلمی دیۆ و جیم تیوی دیۆ هەر لە ساتەوە داوای بینیومان ئێمە لە مەکتەبەکان هەیە کچی 7 ساڵان 8 ساڵان گشتیان بۆی فرندیانەیە و نازام چیانەیە وەلێ نازانن مانای چییە من ئیجازە دەی تۆزێک ئازاد قسە بکەم ئەرەوەڵا هیوایەت بچینە سەری بابەتەکە ئەگەر من بچمەوە پێش لە ئەوڵ و احتیاتی ئەوەم کرد چون من ڕێی عەبدوڕەحمان سدیقم بیست وتی 19 ساڵە وەلێ وتم مامۆستایان بڵێن بە خۆشحاڵی وە لێرە لە 19 چووە سەرۆ تا 21 ئیتر کێشەمان نامێنێ من بە ئەو احتیاتانە کەوتم بەرچاوی ناکەم ڕەحەت قسەکەم شتێکە جوازی بوو ئیجباری نییە جوازی هەیە وەختێژن بۆت هەیە بخوێنی و بۆت هەیە نەخوێنی مانایەوە نییە نابێ بخوێنی یا ئەبێ بخوێنی بۆت هەیە ئازادی مەلی خۆتە بخوێنە یا مەخوێنە لە وڵاتێکی دەرا وەختێکانە یاسا دروستەکەن بۆ LGBTەکان خۆمانایەوە نیە ئەبێ هەمووی مردم بیکەن کەسێەوە جۆرەسە بچوە و چتە بکات بیلا تەشبیە و مۆزوعە ئیسا ئەو پرسەی کە لە شۆخان و لە مامۆستا کردی شۆخان خانم بۆخشی پرسی کە کچێکی 20 ساڵان لەگەڵ پیاوێکی 50 ساڵان 6 ساڵان ئەتوانێ بژیان ناتوانێ منێژم منعی نییە چون ئێمە وەختێ منعەکەکەین کەسەکە ناتوانێ بڕیار بدا خودناسی نییە اختیاری تەسمیمی نییە ئاگاهی تەسمیمی نییە ئەگەر ئەم کچە 20 ساڵی بێ بلوغی کردە خۆی زانێ حەزەکە هەر شوونەکە حەزەکە شوو بکە بە 50 ساڵ حەزەکە شوو بکە بە کوڕێکی 19 ساڵ ئیتر ئێمە لێرە قسە ناکەین بێژین بۆی هەیە یا بۆی نییە وەلەکانە لێمان بپرسنێژن ئەگەری خۆشببختی چنێژین هەرچێت تەمەنەکە دوورترێ لێکۆ ئەگەری خۆشببختی کەمترە تێگەی چێژم ناتوانین بیکەینە ئەمر بیکایانەیکە بۆیە ئەگەر کچێکی 20 ساڵان حەزی کردێکی پیاوێکی 6 ساڵان نازەواج بکە ئێمە ژین ئەتوانی بیکەی وەلێ با بزانی ئەو ڕشی چەرموو بووە لە ئەو توانایە لەوە تۆ چاوەڕوانەکەی ئەو نیەتی زووتر لە وعدە هەر بە پێی فیزیکال ڕەنگە 5 ساڵی تر تەکیا بژیشوەکە بمرێت و بووی بە پێوەژن ڕەنگە لەگەڵ ئەوە مناڵێکی سندرومی دانێ بێت خەتەرەکانی پێژین وەلێ ناژین بۆت نییە چون خۆی ئیتر گەیەسە ئاستێک وەلی نەرەکە تەسمیمی بۆ بورێ خۆی ئەتوانێت تەسمیم بۆ خۆی بورێ سربەخۆ حتا لەم جۆرە وەختل چاگەر باوکیی رازی نەبێت ئەتوانێ وەلیەک وابزانم انتخاب ئەمە لەم بابەتە وەلێکانە با بچینە سەری هۆکارەکان بۆ ئەو زمانە وتیانە کچێک گۆ و هەر ئێستاش بۆ چێژن زوو شوو بکە وەختی ئابووری لە وڵاتێکە قرسە بێتەوە باوکێکە 5 کچێت حەزەکە کچەکانی زوو شوو بکەن چون ناتوانێ بیانجێنێ و حەزیش ناکە ڕەنگی زەردوێ لەبەر دەمی کچەکانی وەختێکانە کولتورێک ێژێت کچ بمێنێتەوە تووشی عیبەوێت باوکە پلێسی زوو بیاوە شوێژێ با بۆی فرندێکی نوێ زوو بیەمە شوو بڕات سەری ژیانی خۆی دەیان هۆکار هەیە کە پێویست ناکە من هۆکارەکان بێژم گەرەکمە بڕێتر لە هۆکارەکان کە بۆ ئێمێژین دەینەیکا بۆ ئێژین نیکە یەکیان هۆکاری خوێندن و کەتۆوت کچێک لەم سەردەماوەکو و مامۆستاوتی لە 200 ساڵی پێشە کچ لە 7 ساڵان ئایتر ژیانی کچبوونی تەواو بوو خوێندن نەوبی کات زانین نەو فێر بێت ئیسا 18 ساڵێسی هێشتا خوێندنی گشتی تەواو کرد زانکۆی ماوە وە کوڕێکی گەنجیش گەرەکوێ کچێکی تەواو خوازەیەژە کچ وەختێ تەواو لانیکەم بەکالۆریەسێکی بێوانیە بۆیە وەختی ئەیدەی بەشوو لە 9 ساڵانە تۆ ئەو مەجالانتە لێرتە و نەزانینی ئەم بەبەتانە ئەمڕۆ هێمە هەر کامێکمان سوۆسیال میدیا نازانین چەندێک کێشەمانە هەر کامێکمان چوار وشە ئینگلیسی نەزانین چەندێک جێماوین بۆیە ئەمیشە چوەسە ناوی بلوغی کۆمەڵایەتی کچەکە بلوغی کۆمەڵایەتی ئەمڕۆ خوێندنی گەرەکە و زەواجی خێرا هەر یاسا ئیجازە نەدا کچێکە زەواجی کرێبێت لە ناوی مناڵەکانە بخوێنێت قسە بکە بەڕاستیەوەی کە ئێمە مەسەلەن مەترسیمان هەیە لەسەر بابەتی ئەم هەمواری یاسایە و بە تایبەتی لە هەرێمی کوردستان چونکە هەمواری یاساکە لە پەرلەمانی عێراق کاریگەری ڕاستەخۆی نییە لەسەر هەرێمی کوردستان چونکە بەپێی قەراری 11 ساڵی 1992 لە پەرلەمانی کوردستان هەر یاسایەک لە دەرەوەی هەرێمی کوردستان دەرەچێ ئەبێت نافز بکرێ خوێندنەوەی بۆ بکرێت لە هەرێمی کوردستان و تێپەڕێنێ بەڵام مەترسیەکەمان ئێمە لێرە ئەوەیە کە ئەم بیر و بۆچوونە ئەم کاریگەریە ڕاستەخۆ ناڕاستەخۆ کاریگەری هەیە لەسەر هەرێمی کوردستان ئەگەر یاساکەش جێبە
بەجێ نەکرێ بەڵامی تر بوو کاریگەریەکانی بەڵێ تۆ چۆن بابەتی فرەژنی ئەچی لە شارەکانی تری دەرەوەی هەرێم ئەتێ بچێتی کچێکی مناڵەهێنی لەسەر مەزهبێکی جیاوازە مەزهبی خۆتە گۆڕیت و ئەچێت کچێکی تر ئەهێنێ و بەڕاستیەکێکی تر لە مەترسیەکانی ئەم یاسای ئەوەیە کە ڕۆڵی دادگاکان ناهێڵێت ئێمە کاتێ باز لە دادگا و بناردنی بۆ لیژنەی طبی و پزیشکیەکەین کاتێک هێتە بەردەم دادگا و تەمەنێکی خوارد تەمەنی 18 ساڵە و محکەمە ئیجباریەکە بەڵام بە پێی ئەم یاسایە هەر کەسێک هاوسەرگیریەکی لە دەرەوەی دادگا ئەنجامدا تەنها لە ڕێگەی ئەو مدەوەنە شەرعیانەی کە مەزهبە جیاوازەکان ئەینووسن یەتە لە بەردەم دادگا و لەسەر دادگا تەنها تەصدیقی بکە و بۆی نییە هیچ مناقەشەیەکی بکە کە تەمەنەکەشی هەرچەنە بێت کەواتە هیچ ڕۆڵێکی دادگاکان ناهێڵێتەوە و تەنها ئەیاتەوە دەست ئەو مەزهبە جیاوازانە من لە ڕێزمان بۆ زۆربەی و مامۆستا ئاینیانی کە بە شێوەکی مرۆڤانە بیرەکەنەوە سێری تەمەنەکەیەکەن ئەینێرن بۆ فەحز بۆ نازانم چی بەڵام چەندین بابەتی ترمان هەیە کە ئەمە ڕێگە خۆشکەرە بێ بۆ ئەنجامدانی هاوسەرگیریەکان لە دەرەوەی دادگا و پاشانیانە ناو دادگاوە تەنها ڕۆڵی دادگا ئەوەیە کە تەصدیقی بکە و مافی ئەوەی نییە کە تۆ بڵێ چۆن کچێکی وا مناڵە هێناوە چونکە من مەزهبەکەی خۆم و بە پێی و مدەوەنە شەرعیەی کە نووسراوە ڕێگەی پیاوم کە من کچێک بێنم بۆیە بەڕاستی ڕۆڵی دادگاکان کەمە بێتەوە و چەند ساڵە ئیش لەسەرەوە کرێ کە خەڵک متمانە بە دادگا بکە و لە ناو دادگایە گرێ بەستی هاوسەرگیری ئەنجام بدات بەڵام ئەمە جارێکی تر ڕێگا بە خەڵکەیە کە لە دەرەوەی دادگاکان ئەم کارە بن کەواتە پرۆسەی هاوسەرگیری ئەکەوێتە ژێر مەترسیەوە بیرۆڕای جیاوازیەتە ناوە ئەوان ئەگەر لەسەر بابەتی تەنظیمی عقدی زەواج لەسەر مەزهبە جیاوازەکان ڕێک نەکەون کە مەزهبی سوننە و شیعێ و لەناو ئەوانیشا کۆمەڵی بیرۆڕای جیاوازەیە تۆ چۆن ئەتوانی پرۆسی هاوسەرگیری ڕێک بخەی لەناو گرێبەستێکی هاوسەرگیری باشە دکتۆر قسەکە لە دەما بەشەکە ئەگەر ئەمە قسەی من زەرر لە 100 یۆرۆکەی تۆ نایە لە کاتی مالەکردنە بەڵام من لەمە ینی واز لە 100 یۆرۆکەوە بێنەوە سوابەتێکی بینی خۆمانە پرۆسی هاوسەرگیری لە وڵاتێکی ئیسلامی و ینی ئیسلام دینی وەکو کوردستانە مەلایەوێ ناوەڵە پێویست ناکە پێویست ناکە ئیشی مەڵە تێدەنینە ئەگەر مادام 100 یۆرۆ تێ بدێ ینی باسی 100 یۆرۆکە ناکەن خلاص تەواو شکە مارەکردن لێ بە 100 یۆرۆیە ناوەڵە ئیشی مەڵا و مامۆستای ئاینی و سەیدا و شێخ و ئەو مۆزوع هەمە پێویست ناکێ بۆ ما ینی ئەگەر ئەم خلافی فقها ئەمی قبول بکەم ینی ئافرەتێکی بێلگەل وەلی فيا والقلد الشاهدة هر إيش قدا وبيوست ناك أو موضوع يك نقطة إشارات بكم ما مستشفى خان بحثي موضوعي مدونة كرد بدا خود مدونة عراقي دا شرعي دا الجوري مذهبي جعفري ريد دي جو نص صال بموافقي ولي بدي يعني أو ريد يبوت قانون دا وقاعدة كيمي شرعي هي بيجي ما لا يتم الواجب إلا به فهو واجب استال مش واجبة يعني واجبة بس لميش بيد اسمي جنابي نعم دي مك دسميجي واجبه نوا بيخبر عليه الصلاه والسلام دي بيجي نابي كاتشكي بيدي زواج بإذن بيجو إذني بدي آية بو خاطري أو إذن تحقيق ببي بيوستي بعقلي أو آفرتا أو كاتشا هيا ينايا بوتي بيج هيك زواجية جياني زوجيتيا ضرر وخير وشر وتشيا دي مك تيجيشتن شيبوا لقوري حديث جي من نابينم أو شرعية. ملاوز هين بروسيا وسرجيري دوكس بكورتي جواب مبرو. أخو بكورتي كود. داخلته أو باشا. بالله. أمن طبعا إيميل الروي الشرعي وضلن أجر محكمة أو حاكمة كماري دكاتن شار زي الشرع بكلمة لفظي نكاح ولفظي زواج بكار بيني في وزد بما مستعي كي ناكا. بلام يستقرفت كي محكمة أو كاري ما مستعي أنجام نادا يعني بس بون ضلي رازي بلي توقيع كور برو. كلمة ده برسن ضلي أون دمان كردي أو دروس الروي الشرعي وضلي نادروسني هذا بدو جارة ما عرف كريتو با علاجك هدلوبك ما بس أو كلمة يبو با شار سركب كين. ئێستا ئەگەر هەرێمی کوردستان بتوانێت قەرارێک دەربکە بۆ نمونە لە زۆربەی دەوڵەتاندا هەیە مەئذونی شەرعیمان هەیە لۆ هەموو مامۆستایان ژنمارە بکە لەبەر چ خۆ من ئەرچیمیش نییە ئێستا بچم لۆ ژنمارەکردن لە بۆ خەڵکیدا لە هەر شارێکدا 4-5 کەسدا ئەنێ مەئذونی شەرعی تەوجیهی خۆی دەداتێ خەڵکیشە بێ بەس ژنی لەکنەوانە مارەکە لە حکومەتیشدا تەعین دەکرێت هەموو گرفتەکان کۆتایی دێ نە تەمەنی گچکە مارە دەکا نە مارەکردنێکی ناشەرعی دەکا نە گرفتێک لە بۆ حکومەت دروست دەکا بابەت داینێ و تەعینی کە و یەکسەر مەوزوعەکە کۆتایی دێ دوایە هەندێک
مقصدي دكتور خالدي أو إنه أو صيغي نكاح نينا أو سوزو بيمان من كتشي خدات بجنيتي الجوري شرعي الإسلام ومن قبل أو ضرورية لكن أو بيوستناك مأزونك شرعيها به هر قاضي حاكم أو يشكات حاكم بيك قرفت نامينه أو حاكماني كلا محكمة الشرعيين حاكم يكن كلا روي شرعي وقاضي شرعيان بيوتري وزور بيجار أجر أو لفظنا بكارنيني لبروي كتشكرات تبردمين الله ملا ما ركراوين بوي أجينا أجر زاني كمار نكرا وهمان أو ركارانة بكاريني وإيشي ما مستي أيني أكان قرفتك أو شو كتماشا كاك درون تخوا بمبر أو قوسم بدي إيشي ما ركردن بلا تشنده يعني بس أمن دل روي شرعي وضابط أنكحتك ابنتي على أون مهر بري قبلت النكاح نكاحك صحيحة أي وسيتي يا حاكم بيك أي لا شو قال سر ورقي حاكم زواجك نسرا إلا من ساعته ما وصي يعني خد لوي خونتاني لوي من يقول من فتوى بدم لبوخلك همو داد وركان بوشوينين براسي وزور بي داد وركان دان انيشين تناندر ما يانا كان كومال بابتيان بو باس اكن تعميمك لازمه بالله اما همان بابتي طلاقي ليت زور بي بياو بيوا اقلنا محكمه كطلاق ور اجري ما دام لفظي طلاق كينوتو ما دام مثلا خويني وتو بس طلاق مكوتو زنجنا كي طلاقني اوا الا بيبتشتو بولجني فتوى يعني بتشتو بلا ما مصيج يعني لبرشي او طلاقي با كاتي طلاقك ولا محكمه بالتفريق بجابونو محكمه لبريار ما بجابونو تان لي كثير طواو اما التفريقه ولا روي قانونيه ولا روي شرعيه ولا كثير جابونو يعني بس طلاقك هنا بلان بياو كبيوا ما دام ام لفظي طلاقك خويني او باش قانون الشرع والدراوه تنكي او كبم اقراو بويكا بقينا او شوينيكا بابلين ري برنامج كوننا كيني ما بابته كمان او بنو صاله ده صاله هرشنكا اما عقل منطق با اشبكاد نقويكا يا سايق اگر قراريش بالرمان بيبا خومان ريبا خومان نين لقل كتشي نو صاله بخوين براستي جان هر قصيتو مقبوله چون هرگركم او بيجم بلان يكشتي بي زيادكم كتشن نو صاله كبدري بشو صدا نوت خطري هي امانه توشليبي طلاق سقطي منال توشي نخوشيني دواتر كيجين بي PTSD رنگ لهشتا سالانا روي او نو سالاني روي تيبكات خموكي خوكشتن روي تيبكات عزتي نفسي دا ابزيت چون نازاني قصب كان نازاني ميوان بخاطر نازاني شو داري بكا نازاني ميوان داري بكا توشي كيش درونيا كان استرس قلقي امانه ابيت وبيكوش كواليتي جياني کچێکی 9 ساڵان واشووی کرد هەرگیزۆکی هەر خۆی نییە وەختی 18 ساڵان شووە یەک پرسیارم پێی لە شوخان خان تا ئێستا بینیتە لە محکەمە ئافرەتێک مارە بکرد عمری 9 ساڵ بی بۆ کەیسی واتان بووە نەخێ لە بەرەوەی بەپێی قانون ڕێگە پێنەدراوە چۆنیەتە ناو محکەمە مارەکرێ لە ناو محکەمە ڕێگە پێدراو نییە ینی بۆ نمونات ئاخی گچکەترینیان چەند بۆ نمونەگەر هات بێ ئێمە 13 ساڵ 12 ساڵ ئەمانە بەس لە محکەمە مارە نەکراون ئەمانە کە لە دەرەوەی دادگانسین بەخوا لە بانی 16 بستنی 16 زوو ئێمە سەرو کاک دەرون ئەم پرسیاری عکسی بکەم يعني ما مستخالد سؤالي ديك آية كيزي ولو هاتية بوز تمن زواج بكم ناي بيجو ما ناي بيجو يا صنادي لكن عكسي وينا آية شكايتي هاتوا جو هناك تمن كيمي أو تمن زواجي كريانا هاتوا كيس بەڵێ ئێمە وەکو باسم کرد کێشەکانیەتە لای ئێمە لەبەرەوەی زەواجی کردو ئێستا تەلاقە درێژتە عەقدی زەواجێکی ڕسمی نییە مناڵی هەیە بەڵامشتە عەقدێکی زەواجی ڕسمی نییە تۆ چۆن ئیسپاتی ئەو مناڵی ئەەکەی کە ئەمە بەڕاستی ئەم کێشانەیەکێتە بەردەمی ئێمە دەست خۆش دکتۆر وتی با هەل لە نەو دەش بگەڕێن ینی 16 ئێشتاکەم من نەزانم لە چۆ قساکە لێ تەڕوانی نیوەکو ئەگەڕێم پێ بێوەکو باوچێک چکە مناڵەکانی جەنابە دۆکو برازای خۆم سەیرەکەم و هەرواشە من نەزانم لە کۆمەڵناسەکە و بردە ئەم لاوەکو باوچێک بیرێ کردەوە وڵی هەم ئەوە و هەم بەڕاستی بەڵگەکانی کۆمەڵناسی و دەروونناسی ئەوە ئەسەلمێنێ بە من و دڵیچم پێوە نییە مناڵەکانم وە زەواج بکەن سەرباری ئەو هەموو کێشە و نەعەدالەتە سیاسی کە لەم وڵاتە هەیە کە دەستی سیاسیەکانیە وڵاتە سوورن پێی لە بێموچەیە کە هەر لەم بەرنامەیە باسمان کرد لە زۆر بابەتی ترە بەڵام ئێمە خۆمان خەریکە لە پێناوی هەندێک چێژی خۆمانە پیاوێکی گەورەی چوزانم 30 ساڵ چاوەڕوانی سوچی محکەمەیەکە کالای عێراقا کچێکی 9 ساڵی بۆ حەڵال کات و شەوەکەی بە حسابی خۆی بە حەڵالی لەگەڵ یا بخەوێ خواحافیز